بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله وبركاته. خواهی گەورە طاعت و عیبادەتی هەموو لایە قبولکە إن شاء الله. خواهی گەورە ماندووبوون و زەحمەت و تینوبوون و برسیبوونمان بۆ بکە بە ڕەحمەت لە قیامەتە إن شاء الله. بە پشتیوانی خوا چەند وتارێک باسی مردن دەکەین. ئەو مردنەی کە فەرقی هیچ کەسێک ناخات، ئەڕۆی بۆ سەر گۆڕستان هەموو چین و توێژێکی تایە، هەر لە مناڵەوە بیگرە هەتا وەکو پیر و ئافرەت و گەنج و سەرکردە و مەلا و شێخ و سەید و ئاغا و ڕئیس و مسکێن و هەمووی تایە. ئەمڕۆ بە پشتیوانی خوا باسی علامات الوەفا دەکەین، ئەو نیشانانەی کە ئەهلی علم باسییان کردووە ئەگەر لە هەر کەسێکا دەرکەوت ئەوە ئەو کەسە مردووە. ئەچینە باسی عالەمی ئەڕواح، ئەچینە باسی دنیایەکی تر، با تۆزێ لە مادیات دوورکەوینەوە. ئەهلی علم هەندێ نیشانەیان باس کردووە ئەگە بە کەسێکەوە بوو نەخۆش بوو، ئەوە کەسانی دەوروبەری ئیتر بزانن ئەو کەسە دنیای بەجێهێڵاوە و مردووە. یەکەم ئەفەرمون انخفاض الصدغين، صدغ ما بين العينين والأذنين. ئەمەی ئینسان کاتێک کە گیانی دەرچوو ئەچێ بەناوە، باریک ئەبێتەوە. کاتێک کە ئینسان گیانی دەرچوو تۆزێ دەموچاوی باریک ئەبێتەوە. ئەوانەی دەوروبەری هەست دەکەن کە ئەم کەسە ئیتر دنیا بەجێ دێڵێت. حاڵەتێکی تر شخوص البصر، ئەبڵەغبوونی چاو یا چاوکردنەوە. ئەو کەسەی کە ئەمرێت چاوی ئەکرێتەوە. ئەبوو سەلەمە نەخۆش بوو، پێغەمبەر صلی الله عليه وسلم چوو بۆ ماڵیان، لە کاتی گیان دەرچوو نابوو کە پێغەمبەر صلی الله عليه وسلم چووە ژوورەوە سەیری کرد، بینی گیانی دەرئەچێت، گیانەدات. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەغمەض بەصەرەه، چاوی ئەبوو سەلەمەی نوقاند. فرمووی إن الروح إذا قبض تبعه البصر، ڕۆح کاتێک دەرئەچێت، گیان کاتێ دەرئەچێت، چاو سەیری ئەکا. ئەو کەسە چاوی بنوقێنن با مەرگی خۆی بە چاوی خۆی نەبینێ و خەفەت بخوا. کاتێک گیانەکەی دەرئەچێت دەیبینێ بەرزیەکەنەوە، چاوی داخەن با نەیبینێت. ومنها علامتێکی تر لە نیشانەکانی مردن ارتخاء الكف، دەستەکانی شل ئەبنەوە، ساد ئەبنەوە، وا ئەزانی بەس پێستیان پێوەیە، هیچی پێوە نییە، ئیتر هیچی پێوە نییە. وا ئەزانی کە ئەمە ئەم دەستە بەم مردووەوە نییە، ئاوای لێ دێت. ومنها
غيبوبة سواد العين نشانەیەکی تری مردن ئەو کەسانەی وان بە دۆرمانە کاتێ ئەمرین یا ئێمە وان بە دۆر کەس و کارمانە کاتێ ئەمرێ و لە سەرمەرگایە و لە گیان ئەڵڵادایە ڕەشی چاوەکانی نامێنێ ئەو کەسە کاتێک کە خەریکە گیانی دەرئەچێت کە گیانی دەرچوو ڕەشایی چاوەکانی نامێنێ ئەگە سەرنج بن لە خەستەخانە و نەخۆشخانەکانە کەسێک لە سەرمەرگا بێ کە دکتۆریان بان کرد بۆ سەیری دکتۆر یەکەم جار چاوی یەکاتەوە ئەزانن بۆچی چاوی یەکاتەوە سەیری ڕەشی چاوی ئەکا ئەگەر ڕەشی چاوی نەمابوو سپی بوو بوویۆ ئیتر ئەڵێ تەواو بووە وازی لێ بێنن بۆیە علامەتێکی تری مردن ئەوەیە کە ڕەشی چاوی ئەو کەسە نامێنێت یەکێکی تر ئەن تەرتەخی القەدەمان علامەتێکی تری مردن قاچەکانی ئەلکێن بە یەکەوە والتفت الساق بالساق إلى ربك يومئذ المساق قاچەکانی سار دەبنەوە چونکە بەهۆی ڕوحەوە قاچەکانی گەرمیان تایە و حرەکەتیان تایە کە ئەو ڕوحە دەرچوو ئیتر ئەو قاچانەی ئەلکێن بە یەکە سار دەبنەوە کە ئەنەما شتێکن بلا ڕوح کە ڕۆحیان تیا نییە علامەتێکی تر مەیل الأنف إلى اليمين أو الشمال ئینسان کە گیانی دەرچوو لوتی یا بۆ لای ڕاست یا بۆ لای چەپ تۆزێ مایل ئەبێت و ئیتر هەست دەکەی کە ئەم کەسە ڕۆحی تیا نییە ئەوەش بزانن مسلمانەکان هەموو عیلاقە و پەیوەندیەکی خەڵکی لەگەڵ یەکتریە عیلاقە و پەیوەندی ڕوحیە نەک جەستەیی خۆشەویستترین کەسمان لەبەر دەستمانە بمرێ باوکمان دایکمان مناڵەکەمان کە ڕۆحی دەرچوو لێ ترسین ئازابی بە بۆ مزگەوت دەڵێ سەعات 2 شەو بێ تەلەفۆنەکەن بە مامۆستا دەرگای مزگەوت کەرەوە بۆ چونکە علاقەتەکەی نەماوە ڕۆحەکە نەماوە کە پەیوەندی هەبێ جەستەی بەتاڵ چی لێ بکەم پەیوەندیەکانی نێوان ئێمە لە بینیەکە پەیوەندی ڕۆحیە یەکێکمان ڕۆحی تیانەما هەمووی ئەڵێ ئەوە کوا جەنازەکە کوا لاشەکەی کوا مەیتەکە کوا مردووەکە ئەتر بانگی ناکەن کوا فڵانە کەس ئەرێ بانگیەکەن نا تەواو ناوەکەی نەما یەکەم شتێ لێ ئەبێتەوە ناوەکەیەتی کاکە تەواوی تر مەنسەبەکەیەتی علامەتێکی تر امتداد جلد الوجه پێستی دەموچاوی ئەو مردووە درێژە بێتەوە نوعێکی لێ دێت کە هەستەکەی ئەو کەسە مردووە علامەتێکی تر توقف ضربات القلب لێدانی دڵ ئەوەستێت بۆیە وەسیەتی شەریعەتی ئیسلام بۆ زیندووەکان کەوان بە دەوریەوە چییە؟ ئەفەرمێ أن يلقنه الشهادة لقنوا موتاكم لا إله إلا الله من كان آخر كلامه لا إله إلا الله دخل الجنة پیغمبر صلى الله عليه وسلم فرمووی تەڵقینی ئەو کەسانەتان بکەن کە لەسەر مەرگان لا إله إلا الله بڵێن بە گوێیانە با بڵێ لا إله إلا الله چونکە هەر کەسێک آخر قسەی لا إله إلا الله بێ دخل الجنة ئەڕواتە بەهەشتەوە پێویست ئەکات ئەو کەسەی کە لەسەر مەرگایە ئەوەی کە لە ژیاندا حەزی لێ نەکردووە و ڕقیان لە یەکتری بووە مەیەڵە بێ بۆ لای با نەیبینێ با بە زەلیلی دژمنەکەی نەبینێ پێی ناخۆشە لەسەر مەرگا کەسێک ببینێ کە ڕقی لێ بووە ئەم ڕقی لەو بووە با نەیبینێ حاڵەتێکی زۆر ناسکە زۆر خەتەرە لەسەر مەرگا عەبدوڵای کوڕی ئیمام ئەحمەد ئەفەرمێ باوکم لەسەر مەرگا بوو خەریک بوو گیانی ئەدا
هۆشی ئەهاتەوە بە خۆیە و قسەیەکی ئەکرد و دوایی تووشی غەیبوبەت ئەبوویەوە و گیانی ئەدا و غەرغەرەی ئەکرد کە هۆشی ئەهاتەوە بە خۆیە هەر ئەیوت لا أبعد أبعد لا بعد نەخێر وانییە دوورکە وەرەوە دوایی بڕۆ لاچۆ ئەڵێ کە باوکم هۆشی هاتەوە بە خۆیە تۆزێ ئاگای بوویەوە وتم باوکە ئەوە چی بوو ئەفەرمێ باوکم فەرمی ڕۆڵە قەسەم بەخوا شەیتان هاتبووە لای سەرمەوە قوڕی ئەپێوە ئەیوت ئەی برا گیان ئەی ڕۆڵە ڕۆ ئەحمەدم لە کیس چوو ئەڕوا بۆ بەهەشت لەسەرە مەرگی شاوازمان لێ نایەنێ دژمنەکەت لەسەرە مەرگە پێی ناخۆشە ئەو کەسەی کە ئەمرێت پێی ناخۆشە دژمنەکەی ببینێت خاڵێکی تر پێویستە لە کاتی مردنە ئێمە دوعا لە خۆمان نەکەین و ئەو کەسە هەمیشە حسن الظنی بەخوا هەبێت لا يموتن أحدكم إلا وهو يحسن الظن بالله يعني بربه هیچ کەسێک لە ئێوە نەمرێ ئیلا گومانی چاکی بەخوا هەبێ سنە دوایە بچبێنی بە گوێی مردووەکەیە کاکە بڵێ دادە فڵانە کەس کاکە فڵانە کەس تۆ نوێژ دەکرد تۆ ڕۆژوو دەگرت تۆ خێر دەکرد تۆ سوجدە و ئەبرد تۆ چاکە خواز بووی چاکەکانی بیر بێنەرەوە اینجا دوعا لە نەفسی خۆمان نەکەین لە کاتی مردنا ئەمە لەناو کردەواریە باوە کەسێک ئەمرێ هێنین بۆ مزگەوت و ئەڵێ چی ئەی قڕ بەسەر ئێمە ئەو ڕزگاری بوو ئێمە بێت چی بین کاکە ئەو قسە زۆر خەتەرە ئەی ماڵوێران خۆمان ئەمە زۆر خەتەرە پێچەوانەی فەرموودەی پێغەمبەرە صلى الله عليه وسلم خلافی سنەتی صحیحی پێغەمبەرە صلى الله عليه وسلم فەرمووی چی فرمي إذا حضرتم الجنازة يعني إذا حضرتم الميت كاتل لسر جنازيك بون يا لاي كسيك بون خيريك بو أمره جيان أدا فلا تدعوا على أنفسكم دعاء لخوتان مكان بلين آي كرمال ويران خومان قرب سر إيما أبي إيما تشيمان بنسيب برنج إيما هر كفنيش مان بنسيب نبي كاكا بو علي بو كمان خراب بخوا أبي رنج إيما هر خراب لكاتك خراب بمرين بويا فرمي بيغمر صلى الله عليه وسلم فلا تدعوا على أنفسكم دعاء لخوتان مكان فإن الملائكة تؤمن على دعائكم لكاتي جنازة دا ملائكة آمادية فريشتكان حاضرن هرشتيك بلين فريشتكان وملائكة كان ألين آمين ألين شي آمين أكن دعاء خير بكربو خوشتانو بۆ مردووەکەشتان با تایرە کافی بێ و بەس بێ ئینشاءالله لەو تارەکانی داهاتووە باسی گیانکێشانەکەین و باسی عالەمی بەرزەخەکەین خوای گەورە لە کاتی سەرەمەرگا عاقبەتمان بەخێرکە ئینشاءالله خوا لە گوناهمان خۆش بیت خوای ڕەحممان پێ بکەیت حاڵمان بکەیت خوا دوعاکانمان گیرا بکەیت خوای شیفای نەخۆشەکانمان بێت یا ربی خوای وڵاتمان ئاواداکەیتەوە وڵاتمان لە هەموو فیتنە و فەسادێ بپارێزی یا ربی خوای دوعاکانمان گیرا بکەیت یا ربی خوای گیان هەرزانی بکەیتە وڵاتمانەوە یا ربی خوای قەرزی قەرزەران دەفع بکەیت مشکلەی مسلمانان چارەسەر بکەیت هەر کەسێ نیازی خێری هەیە بۆی جێبەجێ بکەیت هەر گەنجێژنی نهێناوە خوای ژنی ساڵی بەنەسیب بکەیت هەر ئاخرەتێشوی نەکردووە خوای نێکی چاکی بەنەسیب بکەیت ئەوەی گاستبینیە خوای گاستی حەڵاڵی بەنەسیب بکەیت یا رەبی ئەوەی هەژار دەوڵەمەندی بکەیت ئەوەی دەوڵەمەندە خوای ڕزقی زیاد بکەیت یا رب العالمین دوعاکانمان گیرا بکەیت لە گوناحی باوک و دایکمان خۆش بیت لە گوناحی مردووەکانمان خۆش بیت يا ربي أوي شاكر بران بربدين وجين وأخلاق وشرف وكرامة من خواه شاكي بوكين أوي خائن بران بربدين وجين من خواه بحرمة بكين خواه بإسلامتين من جيني بإسلامتين من أمرين خواه بشفاعتك أمام خير آمين 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 والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته